بینندگان عزیز، از ما و شما هزاران درود. به خاطر دوستانی که با گویش کردی آشنایی ندارند، این گفته به اختصار لازم آمد که بگوییم در این برنامه شرح زندگی یکی از شاعرای مشهور و به نام کرد تقدیم خواهد شد، به نام سید عبدالرحیم مولوی، که در عرفان یعنی اعلی مدارج انسانی دستی بالا داشته و در این بیکران دریا غواصی بیمانند. اشعارش بیشتر با گویش اورآمیز و عقیده‌ای هم در کلام به زبان عربی سروده است که در نوع خود بی‌نظیر است. مهمی عزیز بسیارانی بتاسه شعر و هنر و شاعری سلامێکتان پێشکەشەکەین جوانتر لە هەرچی جوانیە. کێ بێ مەولەوی نەناسێ؟ سەرقاپڵەکی کاروانمان سید عەبدولڕەحیم مەولەوی تاوەگۆزیە کە شێعرەکانی کاموبۆنێکی خواناسی و عێرفانیان هەیە. مەولەوی سوتراوی تەنووری تاودراوی عێرفان و سۆفیگەری بووە و لە ڕێی عێرفانە تەریقەتی نەقشبەندی وەرگرتووە. مەولەوی ئەم شاعرە پایە بەرزە تەمەنێکی درێژی لە ڕێی کەسبی عیلمە داوەتە سەر لە لێشاری ئێران و عێراق بە فەقێتێ گەڕاوە. بەسەر مەسایلی ئاینیە بە تەواوی زاڵ بووە و لە تەشبێهات و ڕازاندنەوەی شێرە دەستێکی باڵای بووە. جارێکیان مەولەوی ڕێ لە شاری سنەکەوێ و لەبەر دەرگای ماڵە ئەیانێکە تێپەڕێ کە ئەم ماڵە بەسەر ڕۆخانەیەکەوە بووە. کابانی ئەو ماڵە خانمێک بووە بە نێوی زیبا خانم کە ئەویش بۆ خۆی شاعر بوو. بانگ لە مەولەوی ئەکاو ئەم شێرەی بۆ ئەڵێ: هەر کاتێ زانە چەمدا و هەمدا، باڵاخانەی چەم داوە ڕووی چەمدا. مەولەوی دەست بەجێ بەم جۆرە وەڵامی ئەداتەوە: خاست فەرماوان ئەربابەکەی خەم، ساکن نەگۆشەی باڵاخانەی چەم. مەولەوی پێش لەوەی ئەنبەر خاتوونی ژنی خوازێ ڕێ لە ماڵی باوکی ئەنبەر خاتوون نەکەوێ و نیازی لەم سەفەرە ئەوە بووە کە بزانێت ئەنبەر خاتوون دڵی ئەگرێ یان نە. ئەنبەر خاتوون قاودوویەکی بۆ دێنێ و پێ ئەڵێ فەرموو خاڵۆ. جا ئەویش ئەم دوو شێعرە لە وەرانی ئەم قسە ئەڵێ: خاڵۆ خاڵۆتەن کەم واچە خاڵۆ، خاڵۆ دەم وەبان خاڵانت ماڵۆ. شەرت بۆ من جەداخ خاڵۆ خاڵۆی تۆ، وێم کەر و وە کوڕ چواردە ساڵەی نۆ.
خالو دم وبان خلانت مالو الشرط ومن جدان خالو خالتو الشرط ومن جدان خالتو يمكروا فرصال دسالنو خيال الشوق لنا الروح خيال الشوق لنا الروح خامد خم کردن کسم چون شمیلیتو درد کن و نوم درد کن و نوم درد کن و نوم یکسر جنبین ترتاپم زدرد خالیم ترتاپم زدرد خالیم غريبكم نجيب بحر الصداع هر دردن يوسود الضاع أنا سمت الباب أنا سمت الباب خزن خزور في برق الشوق في برق الشوق ساي آي 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 حياة كثير في برق الشوق ساي مريض
كم ضلي خالو خالوتا كم ضلي خالو دم وابا خالو دم وابا كثيرا كم آل خالو كثيرا كم آل خالو بلكين آدم نمدانا مالو بلكين آدم نمدانا مالو كم يبغي خالوتا كم يبغي خالو دم وابا خالو دم وابا كرتينا داخل خالويتو كرتينا داخل خالويتو قل كايم بكرتي شواردا صاليو قل كايم بكرتي شواردا صاليو منا